فما إن الله يمسك السماوات والأرض أن تزولا ولئن زالتا إن أمسكهما من أحد من بعده. فما خواي قورا جلوي أرزو آسماني قرتوا كنجولي أي أقر جولا شيتر أي غيري خوابي قريتوا وأرزل جرمانة تنها زلزليك كهم مالا كان معنا دربرين أي أقر أرزو آسمان جولايوا شي غيري خوائي قريتوا بويا فرمي يا أيها الناس أنتم الفقراء إلى الله خلقين أيوة فقير كل أيوة تشين خواي قورا آوا قرتوني هر آوا دستان لێ بەرا ئەکەونە سەر زەوی نەزەختی خۆ بۆ کۆنتڕۆڵ ئەکرێ نە هۆرمۆنی خۆ بۆ کۆنتڕۆڵ ئەکرێ نە ترپەی دڵت ئاگا لێیە نە ئەزانی بۆریەکانی خۆت چیەکەن نە دەمارت نە ماسوولکەت نە پەنکریاست نە مێشکت نە خەوت نە ژیانت هیچی تۆ ئاگات لە چییە؟ تۆ بە قودرەتێکی قادر بەڕێوە ئەڕۆیت و وەستاویت. بۆیە ئەم کەلیمەی قەیومیەتە هەموو ناوە جوانەکانی تر لە ئیدارەدان و لە ڕۆزیدان و لە بەڕێوەبردن و لە خەڵق و هەموو ناوەکانی تری لە خۆگرتووە. واتە خوای گەورە نەک خۆی ئەوانەی کە عەرشی خوای گەورەیان ڕاگرتووە عەرشەکەشی کورسیەکەشی هەمووی بە تەدبیری خوا ئەچێ بەڕێوە. خوای گەورە پێویستی بە کەس نییە پێویستی بە کەس نییە عەرشی بۆ هەڵگرێ و بیخاتە سەرشانی نەخێر. ئەمە خوایە کە ئەمانیشی ڕاگرتووە عەرشەکەش و کورسەکەشی ڕاگرتووە هەمووشی دروستکراوی خۆین